ئەمە کوڕی هەولێرێنە منداری هەولێرێنە لە بۆ هەولێری ئیشێ دەکەین دەمانوێت خزمەتی کورد و کوردستان بکەین دینداریە بەنسبەتە من بەنسبەت کەچکە کوردایەتیە ئێکوانە زبل و خواشاک بوو هینامان خەسخانەی جوانمان لێ دروست کرد جیهازی متتەوڕمان لە ئەڵمانیا و لە هۆڵندا هینا لە فەڕەنسای چیلەرمان کڕی هینامان جیهاز ئەشعمان لە یابان کڕی ئەو جیهازانەمان هینا جیهازی متتەوڕی عالەمیمان یا خزمەتی ئەو خەڵکی پێ دەکەین لێیەکە چێ مەحافزی دەناسیتن پێ برێتن کو چاوە لە میهرەبانی بۆ بەردەوام چاو لە میهرەبانی بیتن لێرە وەسپاسی مەحافزی هەولێرە دەکەین کە بەڕاستی دەورێکی زۆر باشیە بووە و بە هەمویان قەت ئەمن ڕۆلی تاراخانی مدیر بەلەدەی پێنج لەبیر ناکەین کەوا زۆر یارمەتیدایە و مهندس ڕێبین مەسئولی پارکەکان لێرە سوپاسی دەکەین سوپاسی هەموو ئەو بەرپرسانە دەکەین کە ئیشان لە بۆ کردینە و ئەوانەی کە ئیشان نەکردیە ئومێدەوارین ئیشمان لە بۆ بکەن چونکە ئەمە دەمانێت خزمەتی خەڵکی بکەین ئەمە مەشروعی خزمەت گوزارینە نەسیاسینە نەعسکەرینە نەپلانمان هەیە کە بمانەوێتن شوێنی مەسئولەکانش بگرینەوە شوێن مەسئولەکان لە بۆ خۆیان ئەمە دێن بە نەوعەچیتکە ئەو کورسیمە کورسی دکتۆریم بێت کورسیشی ناگۆڕمەوە کورسی دکتۆریم کورسی خزمەتکردنە کورسی دکتۆریەکەم ئەوەیە کەوا دەمێ بۆ کورسی بچمە بەهشتێ لێیەکە هەر کەسە کورسێکی خۆی بەلاوە گرنگ بیتن لێیەکە با بە هەمومان بێن خزمەت بکەین و شوێنی خۆشم بە شوێنی کەس ناگۆڕمەوە و ئەو شوێنێکە من هەیتم لەوانەیە هەموو کەسەکە نەتانی بگاتێ لێیەکە ئەوەی کە بەدەستمان هینە پاش جووت و ماندیبوونێکی زۆرە ئەوەی بزانن هەتاوەکو بوونی ئەخسایی سەری 25 ساڵ هەتا بووینە دکتۆر دوایەکە نزیکەی 30 ساڵی پێ چۆتا بوومە ئەخسایی دوای 10 ساڵی پێ چۆتا مەشهور بووم کاتێک کە مەشهور بووم کە نانم هەبوو کە ناوم هەبوو کە شوهرەمان پەیدا کرد ئەو جەگوتم لە چار ڕۆژ عیادەم ڕۆژێکی بەلاش لە بۆ هەموو عالەمی دەیبینم خێری بابم لێدەن سەڵاواتان لێدەن چ دکتۆرێکتان دیتێ لە ژیانتاندا هەتا ئێستاکە لە چار ڕۆژ عیادەی ڕۆژێکی بکاتە خێربری هیچ پارەی وەرناگرم چ دکتۆرێکتان دیتێ لە 6 ڕۆژی عملیاتی ڕۆژێکی پارەکەی بێختێ ناو خەستەخانەی چ دکتۆرێکتان دیتێ 962 عملیاتی مەعیدە بڕینی بکاتن کە ئەو هەموو تەلەفۆنم لە ڕۆژ نییە جواب 20 کەسی نەدەمەوە کە بە واتساپ گروپی داخل کرانە گوتیتم ئەوە هەموو خێری بابم بیتن و لە بۆ خەستخانەی میهرەبانی بیتن چ دکتۆرێکتان دیتێ تا ئێستاکە لە تەواڕی لە تابقی لە عینایەی شاریە لە میهرەبانی 30,000 دینارە هەتا ئێستا ئەمن لە کەسم وەر نەگرتیە چ دکتۆرێکتان دیتە ئەو هەلا فشەی بە پارەی بێتن و برندە لێدەن سەڵاواتان لێدەن پارەمان ناوێتن میهرەبانی دڵسۆزی و لێزانی